پرۆژەی پارکی نیشتیمانی سۆران بە گوژمەی 25 ملیار دینار بەردی بناخەی دادەنرێت و ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەی سۆرانەوە جێبەجێ دەکرێت. پارکی ناوشار کە پێک دێت لە پارک و مۆڵێکی مامناوەند بە ستانداردی جیهانی، گەراجی وەستانی ئۆتۆمبیل و کتێبخانە و شوێنی بۆنە و هۆڵی وەرزشی و چەندین خزمەتگوزاری تر بە گوژمەی 15 ملیار دینار ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە جێبەجێ دەکرێت. هەردوو پرۆژەکە بە گوژمەی 40 ملیار دینار لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە جێبەجێ دەکرێت. بە تەواوکردنی ئەم دوو پرۆژەیە ڕێژەی سەوزایی لە سۆران زیاد دەکات و شوێن و هەڵبژاردەی چالاکی بۆ هاوڵاتیان زیاد دەکات. پرۆژەی جوسایدی سپیلک خەلیفان و بەستنەوەی سۆران بە هەولێری پایتەخت و شارەکانی دیکە بە گوژمەی 79 ملیار کە لە قۆناغی کۆتاییدایە و لە 175 کارەکانی تەواو بووە. پرۆژەی بەرزەپردی دەروازەی سۆران کە کاراسانی دەکات بۆ تێپەڕبوونی ترێلەکانی دەروازەی حاجی ئۆمەران بە ناو سۆراندا و سیمایەکی دیکە بە شاری سۆران دەبەخشێت. پرۆژەی جوسایدی هۆڵی بۆنەکان بە تەواوکردنی ئەو پرۆژەیە هەردووبەری سۆران بەیەک دەبەستێتەوە و کێشەی جەنجاڵی هاتوچۆی ناوسەنتەری شار چارەسەر دەبێت. هەردوو پرۆژەکە بە گوژمەی 100 ملیار دینار لەلایەن کاڤین گروپ جێبەجێ دەکرێن و دەخرێنە خزمەتی هاوڵاتیان.